ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوپرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ باسی پرۆژەی ڕووناکی دەکەین. وەکو چۆن تۆدیەکەی ئێمە ڕووناک بوویەوە، هیوادارین هەموو ماڵێکی هەرێمی کوردستان بەم شێوەیە ڕووناک ببێتەوە، بەڵام خەڵک گلەیی نەمێنێ لە نرخی ئەو پارەی کە بۆی دێتەوە. ئێستا ئەنجومەنی وەزیران لەگە وەزارەتی کارەبا سەرقاڵیەوە نرخێک دیاری بکەن بۆ پرۆژەی ڕووناکی، بەڵام تاوەکو ئێستا دیار نییە بە ڕوونی ئایا ئەو ڕێژەیە چەنە دیاری دەکەن بۆ 1 کیلۆوات یا ئەوەی کە پێی دەوتێ وەحدەیەکی کارەبا. لە ماوەی ڕابردوودا هەمومان گوێبیستیەوە بووین کە بەشێکی زۆر خەڵک گلەی لەوە هەبوو کە پارێکی زۆری بۆ داهاتەوە مانگانە لە ناو سۆشال میدیاکانە ڕخنەی زۆر گیرە لەوەی لە پرۆژەی ڕووناکی، بەڵام ئەڵبەتە ئەمە پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان و تاوەکو ئێستا سوورە لەسەرەوەی کە جێبەجێیکە. پرس و ڕاوێژ بە خەڵکی شارەزا دەکرێت بۆ ئەوەی کە بزانرێت چی بکرێت لە قازانجی خەڵک باشە. منی شەرم ێوارەیە دوو کەسی زۆر شارەزام میوانداری بەرنمەکەم پێکردووە کە ئەمەوێت ڕوونی بکەینەوە بۆ خەڵک کە پرۆژەی ڕووناکی خۆی چییە، چۆن دەتوانین ئێمە کەمترین کارەبا بەکاربێنین بۆی کەمترین پارەمان بۆ بێتەوە. ئەلبەتە کاتێ من دەڵێم کەمترین کارەبا ڕەنگە هەندێک خەڵک ڕەخنەی ئەوە بگرێ بڵێت باشە خو من کارەبام بۆ ئەوە دەوێت کە پێداویستیەکانی ژیانمی پێپڕکەمەوە، بەڵام لە هەموو دنیاش داوایە تۆ کارەبا بەپێی پێداویستی خۆت دەبێ بەکاربێنی. من لە ماوەی ڕابردوودا هەندێک ڤیدۆم بینی لەو کۆڵانانە گیرا بوون کە دەگوترا ئەم کۆڵانەکان ئێسا بوون بە تاریکستان لە کاتێکان پرۆژە نای پرۆژەی ڕووناکیە، بەڵام ئەسڵی بابەتەکە ئەوەیە ئەبێ ئێمە هاوڵاتیانی ئێمە فێر بکرێن کە بەپێی پێویست کارەبا بەکاربێن. گڵۆپێک کە تۆ پێویستیت پێ نییە بەڕاستی دەبێ بیکوژێنی. ئەمە قازانجی بۆ تەواوی کۆمەلگا دەبێت. ئەو کاتێمە دەتوانین کارەبایەکی 24 کاتژمێریمان هەبێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چاوی لە گیرفانی هاوڵاتیەکانی بێ. یعنی کاتێک کە تۆ موچەی نادەیتێ یا خۆت کەسابەت نییە، کارەباشی لەسەر گرانکەی ئەمە بێتە بارگرانێکی قورس بەسەر شانی هاوڵاتیەکەیەوە. من ئەم ێوارەیە میوانداری هەریەکە لە تەلاب قەزاز شارەزار لە بواری کارەبا کە بە خۆشحاڵی و میوانە لە ناو ستۆدیۆ کاکسەلام جەنابتان بەخێر بێن. کاکسەلام یەکێکە لەو کەسانەی کە ئەزمموی لە ناو وەزارەتی کارەبا هەیە لە هەرێمی کوردستان وەکیل وەزیر بووە، هەروەها لە عێراقیش هەر وەکیل وەزیری کارەبا بووە. هەروەها کاک ڕێبوار عومەر ئەندازیاری کارەبایە کە ئەویش جەنابیان هەر شارەزایەکی باشی لە بوارەکە هەیە و چەند ساڵێکیش خۆی پیاوێکی ئەزموندارە کە لە ئەوروپا ژیا و ئێستا من پێم خۆشیانی ئەم دوو کەسە گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە هەم هاوڵاتیان هۆشیار بکەینەوە لەوەی کە ئێمە چۆنە بێ کارەبا بەکاربێنین، هەم بتوانین ڕێگە چارەیەکیش پیشانی حکومەت بین کە ئێمە بە چ نرخێک دەتوانین وا لە هاوڵاتیان بکەین وەکو دەگوترێ نەشیش بسووتێ نەکەبات. کاکسەلام من حەزەکەم لە جەنابتەوە دەست پێکەم بە ئیجازەی کاک ڕێبوار. پێم وایە جەنابەت ینی داوات لێکراوە کە هەندێک بەپێی شارەزایی جەنابەت ینی ڕێنوێنی بی بە ئەم پرۆژەیە، ڕێنوێنیەکە چۆنە لای جەنابەت چ نرخێک گونجاوە بۆی کە ئەم گلەی کە هاوڵاتیان هەیەە نەمێنێ. وڵا جەنابی یەکەم جار دەستێ بەوە کرد کە پێویستە زیامەسرەفی لە کارەبا نەکرێت. بەڵێ من بە حکوومەتی ژەڵم بە هاوڵاتیانی ژەڵم ئەبێ بە فیڕۆدانی کارەبا نەمێنێ. اینجا کە ئەڵێ بە فیڕۆدانی کارەبا نەمێنێ ئەمە قسەیەکی ئاسانە، بەڵام کەوێتی تە ناو تەفاسیلەکەیەوە زۆرە. ئەگەر خەڵک واز لە ڕۆدانی کارەبا بێنێ ئەمە یەکەوەی کە جەنابە وتێ گڵۆپێک زیایە ئەوە زیایە ئەوە زیایە بۆی دەرەکە 24 سەعاتیش پێنەکە، ئەمە یەکێکە لە نەوعی بە فیڕۆدانە. باش نەوعەتی چکەش حکوومەت لێی مەسئولە، کە شەبەکاتەکانی ئێمە لە زۆر شوێنی خراپ بووە، محەڵاتی سانەوی ترمانەوە دانا مەزراوە کە ئەوەش خۆی ئەبێ بە فیڕۆدانی کارەبا بێنێ. ئەمە
لە دوو لاوەیە هەم حکوومەتیش و هەم ئەهلیش یەکەم جار ئەبێ ئەوە چاپ بکرێ دووهەم مادەم ئێمە بەرەو ئەوە ئەڕۆین کە سیستمی کارەبا وا لێ بکەین کە بە فیڕۆدانی نەمێنێ و خۆی بگرێتەوە و سعرێکیش بێ کە بەهای کارەباکەی تیا دیار بێ نەک بفەوتێ ئەوسا ئەبێ لە دایرەی کارەباش هەیکەلی تەنزیمەکەی بگۆڕی طبعا من ئەم قسانە ئەەکەم چونکە مەسلەکەی ئەڵێ لە تونچیەوە بۆ حەمامچی من لە معاون مهندسی و مدیری دوکان و دەربەندیخانەوە پێگەشتم و لە هەموو بوارەکانە ئیشم کردووە ناشێ ئەو قسمەی کە خەریکی پارە کۆکردنەوە بێ وەسڵ دروستکردن بێ جوستێکی زۆر بەسیط بێ لە دائیرەیەکی کارەبا ئەبێ ئەمەش لێ بکەیتەوە بیکەی بە مدیرێتێکی عامە و سەلاحیاتی بێتێ ئیمکانیاتی بێتێ بۆ ئەوی بزانێت تێکەڵ نەبێت لەگەڵ دایرەی کارەبا جیاواز بێ حتا ئەگەر لە دایرەی کارەباشا بێ ئایدی وەزارەتی کارەبا بێ ئەڤوو ئەبێ بڕێی من ئەبێ مدیرێتێکی عامە بێ و مەسئولی ئەو مدیر عامی ئەو دائیرەیەش نابێ وەکو من مهندس بێ چونکەتر مۆزوعەکە هاتە سەر سعر و ئیحسائیات و ئەو شتانە ئەبێ کابرایەکی مالی اقتصادی و ستافەکەشی ستافێکی مالی اقتصادی قسێکم بێت ینی مەبەستەکەی جەنا بدەم ڕوونکردنەوە بۆ ئەوەیە کە ئایا هەڵە لە هەژماردنی کیلۆواتەکانێکی و پارەی غەڵت بۆ خەڵک دێتەوە بۆی ئەمە ڕوونەیە چونکە من لە عفو ینی من بۆیە قسەکەم لەوات تۆ خیاڵە بردمەوە بۆ یەک دوو مانگ لەمەوە پێش من بۆ خۆم ینی لە دایرەی کارەبا وەسڵێکم بۆ هاتبووە کە 300,000 زیادە نووسام دوایی چوم چێکم کردوینم کرد وتی ئاڵا غەڵەت نووسیانە چاکیان بەڵێ ئەمە ئەکرێ ڕووبە بەڵێ خۆی ئەو غەڵەتانە لە هەموو سیستمێکە هەیە یعنی نابێ بە نقطەیەکی زۆر گەورە لەسەر ئەو جەماعەتە ئەو غەڵەتانە ئەبێ و ئەبێ چارەسەر بکەین بەڵام ئەگەر ئەو سیستمی کە من ئەڵم جەماعەتێکی حسابی مالی ئیحسائی ئەوانەی کە بەرامجەزانن ئەوانە سەرپەرشتی بکەن ئەو هەڵانەش کەمە بێتەوە و ئەگەر ویستمان سعر بگۆڕین شتێ بکەین ئەوانە زۆر بە ئاسانی بۆمانە نەک بە قورسیەک زۆر بە قورسی چکە وەختی خۆی ئێمە کە لە حکوومەتی بڵێن بەغای کۆن بووینەوە قەسیمەی کارەبامان نەبوو چکە هەمووی لە بەغاوە دەرەچوو بەنەوەی تا دروستمان کرد و کۆمپیوتەرمان هێنا و مامۆسای جامی ئەمانێنا و بەرنامەجیان بۆ هەر مردین بەدەست دێوانێ ئێستا شکرەوانە هەمووی ئاسان بوو باش ئەمە با بڵێن هەیکەلی تەنزیمەکەمان والێکە باش تەمان ئەگەر بە قسەمان بکەن ئێمە مجرد پێشنیارێکی و قسەیەکی خێرەیەکەین بۆ وەزارەت کردی نەیکرەوە خۆی بەرپرسار و خۆی ئێزانێت اینجا بابێنە سەر ئەزعارەکان باش سعری کارەبا حتمما ئەبێ سعری کارەبا و سعری هەموو شتێکی کە پەیوەست بێ بەو پارەی کە خەڵک وەری ئەگرێ یا ئەو مامۆستا بێ متەقاعد بێ دەوڵەمەنێکی زۆر بێ ئەوانە ئەبێت تۆ لەگەڵ ئەوان ڕەبتیکەی لەبەر ئەوە ئەم نەوعە سلعانە لەم وڵاتانە هەمووی ئەبێ پاڵپشتی حکوومەتی هەبێ دامی هەبێ بەبێ پاڵپشتی حکوومەت کەس ناتوانێت ئەو پارەیە بە وەکو غازیش بێ پاڵپشتی حکوومەتی لەگەڵ بێ وابێ بەڵام کە تو ئەڵێ پاڵپشتی حکوومەت بۆ یەکێکە کە دەخلەکەی کەم بێ شایستەی ئەو دامە بێ تۆ نابێت بۆ هەموو خەڵک بڵێ کاکە بۆ هەمووتان نیشتیوە بۆ هەموو نییە ئەبێ بۆ یەکێک بکەی کە شایستەی ئەو دەخلە بێ تو چۆن ئەو کەسە ئەدۆزی تۆ کە شایستەی ئەو دەخلێ بە بەکارهێنانی کارەباکەیە خۆڵێن ناوچەوانی نەنووسراوە لای ئێمەشەوە نییە ئەو کابرایە لە بەلەدێ پارە وەرگریا لە چۆ وەریگرێوانە کەواتە ئەو کەسەی کە کارەبای کەم سەرف کرد تۆ ئەبێ بە نرخێکی وا هەرزان بیتێ کە زەختی لەسەر نەبێ و ئەومەش هەرزان نەیەتی وەکو جاران کابرا شەقیتی هەڵە باش شاکر خۆوەت خواکەکسام ئەوە بۆ نمونە کەسێک ماڵێک بۆ نمونەگە بۆیلەرێکی هەبێ ساخۆ هەیە بۆیلەری لە دەرودانا و لە ژێر حەمامەکە شار بۆیلەرێکی دانامە دوو بۆیلەرەکە خۆ ڕەنگە هەژاریش بێ ئێخۆ ئەمەگە بەکاری بێنەوە پارێکی زۆری بێتەوە سێکی تۆ بڵاو بووە لەم یەک دوو ڕۆژاڵێ واز لە بۆیلەر بێنن دەبێت بۆیلەر فڕێن ئەمە شوانیە ینی ئەم ماڵیشەکە بەکاری بێنێ پاری زۆری بۆ نایەتەوە سەیریکە من وەختی خۆی وتم جا خەڵک قسە زۆرەکە و ماڵیان ئاوا بێ من وەختی خۆی وتم معقول نییە ماڵێک 450 لە بەکار بێنێ بە 18 دینار بۆی حسێبەکەی ئەکاتە 8,000 دینار 8,000 دینار یعنی هەموو ڕۆژە تقریبا 270 دینار پارەی دوو چایە
نابێشتیوە خۆ وەرەقەکە خۆی ئەوە زیاتری تێجەکە حکوومەت بۆ دروستەکە هەر وەرەقەکە کە تەبعکە ئەوە زیاتر نابێ ێژگار وا بەبێ ئەهمێت سەیری کارەبا بکەیت نابێ بیشی گەینی تەکەشکەلانی فەلەک بۆ مۆزوعی جەنابەت فەرمووی بۆیلەرەکە بۆیلەر ئێمە بە کارەبا ئیش پێکەین خۆشم یەکێکم لەوانە با خۆم بە دوور نەگرم ئەم کارەبای لە ئەسڵا لە چی دروست وە لە غاز دروست نەبووە غازی سووتانوە لە چەمچەماڵ هاتووە غازی سووتانوە غازەکە کەفاعەتەکەی ئەو تاقی کە تیاەتی هەمووی نابێ بە کارەبا وانە وانە تۆرباینەکە لێبا و بێت ئەو شتانەیە کە هەیە و نەقلی ئەەکەی تۆمانە ئەوەی کە من حسێبم کردووە ئەو بۆی لێرەی تۆ لە ساسی و چواری تاقی غازەکەی بۆ ئەمێنێتەوە وانە لە ساس ئەی بۆ غازەکە خۆ بەکارێنێنی و لە ساسەدەکەی استفادی لێ بۆ وا ئەەکەی حکوومەت بیکە خەڵک مەبست مەفروزە خەڵک بیکە مەفروزە خەڵک لەبەر خۆی خۆ حکوومەت نایە بۆ هەموو ماڵێ بۆی لەرەجیشی باتێ مەفروزە ئەگەر خەڵکەکە باشتر و شارکەیتەوانێ لەم و دوا بۆیلەر بکە بەغاز بۆ خۆت قانجاسترە پارەی غازەکە زۆر کەمترە پارەی کارەبا با پرسیارێکی زۆر سادەکەین تۆزێ هەندەسیانە قسەم بۆ مەکەن ینی زۆر سێریکە زای چی لەکەی نێزا بۆی خەڵک تێ بگا بە مستەلا ئێسا کەسێک لە ماڵە بۆیلەرێکی هەیە ئەم بۆیلەرە ئەگەر دە کاژمێر کاری پێ بکە چەندێ پارەی بۆیێتەوە ڕۆژانە بۆیلەرەکەی جارێ چەندە 2000 بڵێ 3 کیلوات ئەمەی کەیتاڵن 1000 و 2000 خۆنێ 3 کیلووات یعنی تقریبا ئەگەر بە ئەمپێرش حسێبیکەیتەوە ئەکاتە 13 ئەمپێر کیلوات ئاوەر وانێ زەربێ ئەو کوارەیە بۆ چەند بۆ ساعتی وتۆ جارێ دە ساعت لە ڕۆژێکا بۆ نمونە کیلوات ئەوەر زەربی 156 حەزەکەی ئەگەر ئێقی ناکە زەربی 30 ڕۆژیشیکە تو باز دەمانگ بێنە ئەم بە ڕۆژەیە بێ کاکسەلا جەنابێت سوالی ڕۆژە کریان ڕۆژ و باشێت وایان بۆ تەقسیمەکەین کە لە ڕۆژەکەیشا گریمایکین بە 5 ڕۆژانە 5 کاژبێر ئیش بە بۆیلەرەکەکە پێویستی پێێتی خۆی چێ هەیە بە 5 ئەچی کوژێنێت و داگرزێن ینی ئەبێ خۆ بێ وا بێ ڕاستەکە بێوانە قوربان بە ڕۆژێک بەس بە ڕۆژێک یعنی 4600 دیناری بۆ دێتەوە ئەوە ئەگەر وا بێت لە مانکە زەربیستی کە 4 کەسە هەر ئەوە 120 ئەوە ئەگەر 4000 ئەمە کەڕەتی سیەکەیکەی ینی 120 بۆێتەوە بەس بۆ بۆی لەرە 3 کیلوواتی بێت 10 ساعتیشکە بەس ڕۆژانەکە کە تاوان زیاتر ئیژەکە چکە ئۆتۆماتیک زووان بۆ نیواونی و نییە قەت ئۆتۆماتیک ئەکرێت نیوانی ڕاستە ئەخر بەس تۆ تاسە نەیبووە و کار بەدایمێنەوە لەبەر بەڕاستی بە زۆر ئاگدار بێ وەلو مناتمە خەتەوە داوای لەبوردنەکەم پرسیارەکەی لەبەر ئەوە بۆیلەر بڕێئی من ئەبێ وازی لێبێنین بە کارەبا بۆ خۆت باشترە ئەنجایینە سەر ئەو قسیبەن کارەبایانەی کێت ئێستا بە هەچ کەسێک بڵێ ئەگەر مختەز نەبێ حتا ئەگەر مهندسیش بێ بڵێ لە سفرەوە بۆ 450 بە 18 دینار و بە 100 دینار و بە 70 دینار و دوایی لە 450 بۆ نەوە بڵێ گوێزی بۆ ژمێری هەرتێ ناوێنی یعنی چی بەڕاستی ئەبێ ڕوون زیاتر بۆ هاوڵاتەکەی ڕوونکە دەتخوات و ئالێرە یە قوسمبەرێ من یەمە بۆ لای تۆ بۆ با بچمە لە ئەم پیاوە یەمە بۆ لای جەنابە دوای ئەو خشتەیشم بۆ ڕوونکەرۆ کە تۆ پێشنیارە کردو بۆ زانین تۆ پێشنیارەکەی تۆ چی بووە کات کڕێ بووە ینی هەرەمی کە جەنابە دێمە باسمان کرد لە بۆی لەرەکەویتە بۆ سپلیتێ بۆ گڵۆپێک بۆ چوزانم هیتەرێک کە ئەمانە ینی بەڕاستی پێداویستی ڕۆژانی خەڵکن بەکارێنێ تۆ بتێونێت پێگەی کە دوو ڕۆژیکە مۆبەڕیدەیەتە سەری سەلاجێ مجەمیدێ ئێمە کابرای شەڵێ من بۆیە کارەبای 24 کاژمێرمەیە بۆی بەکاری بێن بۆ خۆشیێنی خۆم ئەبێت چۆن بەکاری بێنێ ئایا ئەوروپاش هەروایە بەڕاستی کە تۆ جەنابەت لەوێ ژیاویت و هەر ئەمەندە پارەی بۆیێتەوە یانەخە زیاتری بۆیێتەوە ئەوان چۆن کارەبا بەکارێن ڕاستەکەی و کاکسەلام لە بیدایەتی شا فەرمووی من دەرسپاس دەکەم بەڕاستی بەنامەکە لە جێی خۆیەتی و دەستی خۆش بێت و من ئیمانی مطلقم بەوەیە بۆ ڕۆشن فکرکردنی خەڵک بەم بوارانە بەم بابەتانە هەر ئێوەن ئێمە مانان با بڵێن کاکەسەلام هەر کەسێکی تر چەندێ بنووسین چەندێ بنووس بڵین احتیمالە بەو شێوەیە مەسیجەکە نەگات ناوماڵەکان
کە لە ڕێی جەنابتان لە ڕێی میدیاکەن میدیاکان هاوکارێکی باشن دەستان خۆش بێ ئەمە بەتەنە ئەبێت زۆرتر بە وروژێنێت لەبەرەوەی زۆر قسێ لە سەرەکرێ احتیمالە قسەکان تا ڕادەیە ڕاست بن و تا ڕادەیەکیش هەڵە بن من ئەگەر ئەوەی بەڕێزێ فەرموود خەڵکێک ئایا لە ئەوروپا گرانترێ لێرە ئارزانترە یا وەکو ئەوروپای لە هاتۆ ئیلە ئاخری کارەبای دامی بەڕاستی هەر ئەمە بۆتە عیبێکی گەورە لە کوردستانەکە دوو سەرچاوی کارەبامان هەبێ هەر بەجددی ئەمە عیبێکی زۆر زۆر گەورەیە لە وڵاتێکی وەکو عێراقا کە وڵاتێکی دواکەوتونێ بە وڵاتی پێشکەوت ئیدای نیمچە پێشکەوتەکە حسابەکرێ و لەم سەردەمەشە کە دوو سەرچاوی کارەبا لە ماڵا نابێت کاک سەلام لەوانەیە پێیدم بکات لە ساڵێکی 60ەکانە بوو بێت هەفتاکانە بێت تەشتاکانە بوو بێت تا بیداەتینەوەتەکانیش ماڵێکە بینیوە دوو خەتی دانێ لە ماڵەوە کارەبای مۆلیدە و کارەبای ڕئیسی ئەمە نەبووە لە مێژووی عێراقا ئەمە نەبووە ئەمە دان هێنا لەنەوە تویەکە ئەتوانین بڵێن بۆ کاتێکی دیاریکرا بۆ بیدایەتە کە خەڵکەکە یعنی وڵات شێوا بوو وڵات ئاژاوی تێکەوتو بوو بە ناشکوری نەبێت یعنی زۆر شت لە جێگای خۆی نەمابوو تا هاتینەوە سەر خاچی خۆمان ئەلحەمدولە ئەبووە زۆر دەمێک بواە کاری ئەوەمان کردای مۆلیدە نەهێڵین کەم وەلیدە نەهێڵین ئەبووە کارەبای 24 ساعتێ بە کارەبای 24 ساعتێ بێ منە سەردەمی کابینەی دکتۆر بەرهەمە ئەمە وتووە کارەبا ناکرێت بەو هەرزانێ بە خەڵک بدرێ کارەبا ناکرێت بە وەرزانێ بە خەڵک بدرێ ئەو کاکە سەلام فەرمووی ینی دروست کرد ینی بەرهەمێنانی کارەبا لە هەر سەرچاوەیەکە بلوانی کە لە بەردەستی ئێمایە تا ئاگاتە دەستی خەڵک زۆر زۆر زیاتری تێچەلەوەی کاگاتە دەستی خەڵک زۆر بێویش بمبورە ئەگەر کەلیمەکە تۆزێ قولت بێ بەم ڕەمەزانش بڵێم ئێمە تا ڕادەیەک ئیسرافێکی زیاد لە پێویستی تیاکەین لە بەکارهێنانی و کارەبا کە پێویست نییە من ئەڵێم زۆر شت هەیە ئەگەر وەکو ئەوەی لێنەیە چۆن ئینسان پارچەنانێ لەسەر زەوی بکەوێت خۆی بۆ دانوێتەوە هەڵێگرێت و ئەی خاتە شوێنێکەوە کە خەسار نەبێت مەسەلەی ئیسرافکردن لە کارەبایە لە ئاوەیە لە هەر سەرچاوەیەک ترەکە خوا پێیاوین بەڕاستی گوناحێکی گەورەیە ئینسان ئەبێ ئەوە بگەین لە خەڵکەکە کە ئیسرافکردن بە هەر شێوەیە بێ گوناحێکی گەورەیە ئێمە ئەگەر بگەڕێنەوە جاران ئەگەر حەمامیشمان هەبووە لە هەفتەیەکە حەمام گەرمەکرا هەموو ڕۆژی ئاوی گەرم لە بەردەستانە بوو کاکە ئێستا ژیان تۆزێ مۆدێرن بۆ ژیان بە شێوە لە شێوەکان گۆڕاوە تۆ کارەبای گەرم دەوێت ئەو کاتە کارەبا ئەو کاتە ئەو گەرمکە کارەباکە و کە کارەبا لە بەردەستە پێویستە پێێتی و هەموو کاتێک نا یان کاتی دیاریکرا و دابنرێت بۆ نمونە ئەکرێت لە بەعزە کاتێکە ئەگەر تۆ کارەباکەت لەوێ واکرێ بەڕاستی لە بەعزە کاتێکە و نمونە سعات 12 شەوە تا 6 بەیانیە بۆ نمونە لە بەعزە کاتێکە کە تۆ ئەزانی لۆدێکی زۆر لەسەر شەبەکەی کارەبانیە کارەباکەی تۆزێ بۆ هەرزانیشکەی ئەشێ بەسە بێمەە خەڵک بەرچاوڕوونیانە بێ وەکو فەرمووتان و بشزانێت بەکارهێنانی سپلیتێک بۆ ئەو چەندێ تەکلیفەکە و کۆپرسیاری پێشتر بە ڕێزی باسی کرد بۆیلەرێکی کارەبا چەند تەکلیفەکات مەسەلەن کۆمەڵی گڵۆپی کۆنەکە ئێستا بمبورە ببوورە کۆمەڵی گڵۆپی کۆنە ئەکرێ بکرێت بەلیت بەکارپێنێت و با بڵێن بەکارهێنانی کارەباکەی بەتەواتی کەم کات و ئەبی ئەمانە بەرچاوڕوونیان بدرێتێ ئەگەنا کارەبا بەتەواتی هەرزان بکرێت بەڕای من گوناحێکی گەورەیە تۆ لەگەڵ ئەو چراخانەی کە لە کۆڵانەکان لە ماڵەکان خەریب ئۆت ینی من بەڕاستی ئەو ڤیدۆم بینی ینی پێی نەبووم ینی شتێکی عەجیب نەبوو ئەسلی بابەتەکە خۆی بێوا بێت تۆ بەپی پێویستی گڵۆب بەکاربێنی بۆ ماڵەکە یعنی من تێ ناگەم ئێمە لەسەر ئەوە ڕاهاتوین لەو دقیقەوە کە کارەبا هاتۆ کارەبا هەڵبێ لەو دقیقەوە کە ئاو هاتۆ ئاوەکەمان بچێت سەر تەنچێک و بێتە سەر جادەکەمان ناکرێ بەڕاستی ناکرێ من دراوسێکەمان کارەبای سەر دەرگاکانی دەرەوەی هەمووی بە ڕۆژی بە شەو ئیشەکات چوم دوسێ جارم پێوتوە کاکە و کەسێکی بەڕاستی تێگی شوشە و تێژەکات ینی بەس کەنێک وژێن تۆ چی لەیەکەی بۆیلەر ئێوە باسی بۆیلەرەکەن من بە ئەم قسە لەوانەیە لە دڵیشی گران بێت برادێکی نزیک و ئازیزێک و خۆشەویستم هەیە کاکە مەسبەح بە کارەبا گەرمەکەن ینی مەسبەح آخر ئەچ سەردەمێکا بۆ تۆ مەسبەح بە کارەبا گەرم بکەیت گرانە ئەگەر تۆ حەقی خۆی لەو خەڵکەنە وەرنەگیرێت بەجددی خراپتر بەکارهێنرێ خراپتر ئیسرافی تیا تۆ لەگەڵ ئەم پرۆژەی ڕووناکی من لە 100 لەگەڵ پرۆژەی 24 ساعتیام لە 100 و تەواو بەرەنگاری ئەوەمیان بە هیچ شێوەیە پرگیری لەوە ناکەم کە ئەو مەلیدانە لە ناو کۆڵانەکان و لە ناو گەڕەکانە بڵاو کرانێتەوە ئێمە لە ساڵی 2013 هابوو لاما بێ لەیەکە لە مقابلە تەلەڤیزیۆنەکان مەوتم ئەکرێت بە زووی ئەمانە بکرێنە دەرەوە تۆ مەسەلەی مۆلیدا
هەر بناوەکەی خۆی بەخۆیەتی ئیمەرجنسی جەنێریتەرێنی بۆ حاڵەتی طارئ بۆ حاڵەتی زۆر تایبەت ئەوە سەروەتێکە ئەتوانم بڵێم مناڵەکانمان ئیستیفادی لەکەن تۆ چۆن دێی بەو شێوە نازانستیە و ڕۆژانە لە ناو کۆڵانەکانە ئەو یەک بە کەفاعەتێکی زۆر خراپ دوو بەو شێوە ناتەندروست و نازانستیە ئەو تەپوتۆز ئەو دووکەڵە بە قورگی خەڵکاکی سەرەتانی پۆتروسەکەی ئەو گوناحێکی گەورەمانەگاتێ ئەبە زۆر دەمێک بوایە واز لەم وەلیدەیە پێنرا بکرا بەکارە بە 24 ساعتی من پێم سەیرە گەیشتونەتە ئێستا ئەوە هەر ساڵی 2011ەوە من یەکە لە مخابلەکانی مەنابەختیار بووتی نازم ساڵی چەنی وەدوتی کارەبایی 24 ساعتی دابینەکەین بۆ ئەوانە خۆ بە ڕقم نەوتراون ئەوانە هەڵبەت راسەیەکانە بەردەسا بووە باشتخوا یەک پرسیاریانی ئەگەر بەم کارەبای ئێستا ئەگە بکرێت بە 24 کاتژمێری بۆ هەموو کوردستان بڵێ ئەو بەرهمێنانی کارەبا کیفایەتە بۆ ئێمە ئەگەر پێشتر کێشە هەبوو لەسەرەوە کارگی قوربان بەرهمێنانی کارەبا ئەگەر ئێستا خۆمان مقارنەکەن بە هەر بەو دیوی حدودمان کە ئێرانە بەم دی حدودترمان کە ئوردونە پێمە بێت کاک سەلام ناوانەی تەئیدم کە و هیدی شمنەکی بەسەر چاو قابلی مناقەشەیە ئەو کارەبای کێمە تەولیدیەکەین بۆ یەک نەفەر زیاترە لە وڵاتەکانی دراوسێمان ئەبێ بەش بکات ینی ئەمە لەبەرەوەی هەرزان بۆ بۆی ئاوبەشی نەکرد ئەو کاتە بێ بە پارە بەشمانەکەیتمە من بەشمانەکات یعنی تۆ بیبینێت چۆن حتا بە مەسلەی 20 ئەمپێرێکە کە لە سەردەمی کاریگەری هەبوو ئەتەبان کاریگەری لە ساسەتە زۆر ئەگەر ئەو 20 ئەمپێرێنە وایە گەرنتیتان ئەدەمێ یەک مەحاویلەکانمانەوە بە سەلامەتی نامانەوە دوو بە حیت شێوەی ئەو ساعتە کارەبات نابوو کێزداتە زۆر باش تواکەکسان پێم بڵێ پێشنیاری جەنابەت چییە بۆ ئەم کارەبایە ینی ئەگە من جەناب بکەم بە وەزیری کارەبات چیەڵی لەسەر ئەم خۆشە خواستە کە وەزیر بواخێتەچی بۆ وەزیری لە هەمە هاوێ وتمان نەشیش بسووتێنەکە بە ئەو فکرەیە کە ئێستا هەیە و ئەڕۆن لە سەریەوەی من تێگەیشتون من فکرەکە بەقەڵە دەزانم بۆ فکرەکە بەقەڵە دەزانم ئەو ئەڵێ لە سفرەوە بۆ 450 وحدە با بڵێن ئەڵێ بە هەشتا دینار باواجابنی کورد ئەڵێ قسە لە دەمە بە شەکر بێت من ئەوە 100% تەئید دەکەم چۆنێتی وەرگرتنی پارەکە بەس 4 ساعتێکە ئەم ئەڵێ وجانانی ژاوە ئەڵێ لە سفرەوە بۆ 450 وحدە 450 نییە ئەتر 400 بێ بۆ ڕقەمێک بێ ئەڵێ با بڵێن ئەڵێ بە 70 دینار بە 6 دینار بە 80 بە هەر چەندێکەڵێ دوای ئەوە ئەڵێ لە 450کە تێپەڕێ کرد تا 900 ئەم 450 دووهەم بە زیاتر ئەدەمێ با بڵێن ئەڵێ بە 85 باش باوا دابنێ باش اینجا ئەڵێ بۆ تۆ گشتە 900 ئەگەر ئەڵێ لە 900 کە شتێپەڕ 1200 بوو بە 1200 ڕقەمێکی وایە ئەو فەرقە سیاسە نەزان ئەوەیانت ئێمێ با بڵێن ئەڵێ بەنەوات باوا دابنێ ئەلا سەبیل الفەرض باش کەواتە ئەگەر فەقیر تۆ بۆچی یەکەم یانێ بەکەم داناوە بۆ ئەوی فەقیر استفادە لێ بکەوات نییە بەس ئێستا لەمامە دەوڵەمەنیش استفادی لێکا کە نابێت بۆ چونکە دەوڵەمەنەکە من ڕقم لە دەوڵەمەند نییە خۆ بەڵام ئەبێ هەموو شتێ لە میزانی خۆی عادابنێ دەوڵەمەنەکە کە هاو 3000 وحدەی سەرف کرد یعنی یەکەم جار 450 سەرف کردووە دوای ئەوە 450 تری سەرف کردووە دوای ئەوە 300 سەرف کردووە کاتە دەوڵەمەنەکەش تۆ یەکەم جار 450کەی زۆر بە هەرزانەیەتی وەکو فەقیرێک باش 450کەی تری تۆزە لە فەقیر زیاترەیە تێ وانێ 300کەی تری وەکو متەوەستەکەی تێ بەڕێی من ئەمە غەڵەتە چی لێ بکەین بڵێن هەچ کەسێ فەقیر ئەو 450 سەرفەکە ئەو پارەی لێسێنێن بوو بە 451 تا 900 ئەوسان 900ەکەی هەموو لەسەر حسێبەکەین بە سەری دوو هەم نەک 450ەکەمی مشتەرەک بێتەوە دەم گەشتی ئەمە وەکو ئەوەیە مەسەن تۆ غاز سلعەیەک ئەفرۆشی غاز ئەفرۆشی ئەڵێ بوتڵی غازی یەکەم بۆ فەقیر و هەژارە کە داماوانە بە بوتڵێ ڕۆن بڕێەوە باش بە 10,000 پێ ئەفرۆشم بەس بوتڵی دووهەم بە 15 ئەفرۆشم بوتڵی سێهەم بە 20 ئەفرۆشم کابرای دەوڵەمەند کەسێ بوتڵی کڕی یعنی لە بوتڵی یەکەمی شاوەکو فەقیرەکە تۆ مساعدە و کردووە بە 10 دینار پێ فرۆشتەوە نیە ئەبێ ئەم مۆزوع جارێ چاپ کرێ ئەمە یەکەم
مەڵێ هەموو مواطنێک حەقی خۆی هەیە وەڵام مواطنی زۆر دەوڵەمەند حەقی خۆی نییە دامی کار سەماڵە یەک تێبینیم هەیە ینی بۆ گریمان باشە تۆ لەگەڵ ئەم تەساعودیایی یا لەگەڵەوەی بۆ نمونە حکومت بڵێ کاکە من ئەرە کیلۆواتەیە وحدە وحدەیەکە بڵێ وحدەیەک من بە 100 دینار بۆ نمونە دانێ بڵێ ئیتر لەوە زیان نەکاو کە من خۆم من واڵم ئەڵێم وحدە دابنێ با بڵێن بە 150 باوا دابنێن ئێستا کۆی لە سیتیەکانێ پریپێدە 150 من جەدوەلێکم دروست کردەوە ئەو جەدوەلتان بۆ شەرحەکەم ئەڵێن هەموو کەس کارەبا لەسەری هەموو وحدەیەک هەموو یەکەیەک بە 150 باش جەناب 450 وحدە سەرفەکەی ئەکاتە تقریبان 7,000 باش ئەو کابرایی کە 1000 وحدە سەرفەکە ئەکاتە 150 هزار وانە اینجا لە عینی قائیمەکە حەق لێگەکەمەوە ئەڵێم ئەوەی 450 سەرف کردووە لە هەفتای ئەو پارەی هاتوۆتە سەری حکوومەدەیە تۆ وەرە لە ساسی بە کەواتە تۆ ئەگەر هەفتا وەکۆی کە پێشترە بوو لە 120 قەت نەبووە نەبووش نانە هەرینەکە بووە پاری کارەبا بە لە ساڵی ترەوە قەرزە بەس ئەمەیان چۆنە بۆچی من واڵم لە بەردوو سەبەب واڵم تو ئەم پسۆڵی کارەبایەتەوە بۆ هەچ کەسێک هیچی تێداگا ڕواکە لەوەمەوە بۆ کەستی ناگا مەگەر مختەز نەبێ ئەو ساو پسوڵە کارەبایەکە چی دیەکەی ئەڵێ هەموو وحدەیەک بە 150 هزار وحدە و سەرف کردو ئەگە 150,000 بی بەڵام تۆ وەرە 150,000ەکەمەیە لە سا بڵێ باوادا بنین پەنجای حکوومەت بۆ دەیە پەنجای لە 150 خوبیە بەڵام ئەگەر کەمتر سەرفکەی حکوومەت لە 160 بووە ئەگەر کەمتر سەرفکەی حکوومەت لە 170 بووە بەڵام ئەگەر کابرا ماشەڵڵا خوا پیاوا بوو 4,000 وحدەی سەرف کرد حکوومەتی چ بووە نابێ مستەفید بی وەکو وحدەی یەکەمیش کە بە 450 ئەمە فکرەی منە ئیسیفادەی دووهەمی چییە طبعاً کە ئەڵێ دەعم نابێ وەزارەتی کارەبا دامی خەڵک بکە ئەبێ وەزارەتی مالیە بیکە نەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کاروباری کۆمەڵایەتی بیکە تەختیت بیکە مهمەوەی لەسەر وەزارەتی کارەبا نییە وەزارەتی کارەبا ئەوسا چۆن ئەچێ بۆ ئەو وەزارەتەی تر معنیە یا بۆ ڕئیس ئەڵێ پارەی دامن بەرێ نابێ بە گۆترە پێی بڵێ تقریبا بە گۆترێ ئەڵێ کاکە ئەوە قایمەکانم من ئەمنم دامی خەڵک کردووە پارەکەی گەشتۆتە ئەو پارەیە کەواتە لە دوو سەرەوە حکوومەتیش و خەڵکیش ئیسیفادەی کرد حکوومەت یەکەم ئیسیفادەی کرد بۆ دەوڵەمەندەکان دامەکەی سفرە بۆ فەقیرەکان دامی زۆرە دووهەم حکوومەت خۆشی ڕئیسی وزەرا و غێری ڕئیسی وزەرا بەرچاوی ڕوو نەبێت کە چەند دامی وەزارەتی کارەبا بکە هەرخۆ بەوە نێ وەڵا وەزیری کارەبا سلامە قبەحاتی لێرە جێبەجێ ناکرێت چۆن ئەمە چۆن وەزارەتی کۆمەڵایەتیە چەند پارە ئەیە بۆ خەڵکو خۆی مەبەستم مەجلیسی وزەرا میزانیەی وەزارەتی کارەبا دانانێ لەسەر چه ئەساسە داێنێ ئەبێ لەسەر ئەم ئەساسانە دایبنێ یەکەم مەشاریعت وانە یەکەمیان مەعاشەکە دوانێ دوای ئەوە مەشاریعەکەی کە هاتە دوای ئەوە سیانەکانی کە هەتە چەری تێچێ وایە دوای ئەوە ئەو دەعمەی کەیاوتە بە خەڵک با بدەمەوە زۆر ئاسانە کۆمپیوتەر و دەستی پیانێ نەتایجەکان هەموو بۆ سەلام لەو مۆزوعە بەجددی منیش تەئید یەکەم بەس نازانم ئەو سیستەمە چۆن بێتە واری جێبەجێکردنەوە خۆی دەوڵاتان بەڕاستی بەوە گریوی خۆیان بردوێتەوە ئێستا ناکرێت ئێمە باسی باعی بکەین ئێمە بانیش تۆزە باسی ئەومان کرد باسی کارەبا بکەین ینی حکوومەت دوو دیوی هەیە ئێمە لە دیزی ساڵاڵێن سفر و یەک لە دیودی پارەیاڵین ئەم دیۆ و دییا شێریا خەتە بەڵام ژیان وان نییە ڕەش و سپی نییە ناوەڕاستی شەیە ڕەساسیشمان هەیە تۆ ناکری یا زۆر باشبی پارە لە خەڵک نەستنی یا زۆر خراپی زۆر پارە لە خەڵک بستنی ئێستا وای لێ هاتووە تا ئێستا نەوعەنمە پارەی کارەبا هەر نەبوو کۆی لە بەغا باسان کرد تقریبان پارەی کارەبا هەر نییە شتێکی ڕەمزیەکەوە کرێتەوە نسبەتەن بەو پارەی کە تیا سەرفەکە کاکسەرم ناوانێ جەنابەت تێیدم بکەیت بەڵام کاتێک کە تۆ دیگرانیەکەی لە پڕ بەو شێوێش گران ئەکرێت احتیمال خەڵکەکە بەو شێوێ ئەسەن خۆی بۆ ئامادە نەکردێت خوار قسەکەی لەسەرەوە بوو ڕەنگە ئەم خەڵکە خۆی ئامادە نەکە بۆیە بەشێکی زۆری لە 300,000 بوات و 400,000 جاران کارەبای سەرف کردووە بەڕای من ئەمە ئەگەر بکرێت وەڵڵە ئەم ڕۆژ بێت لە بەیانی زووترە
و بەیانیش بێ لە دوو بەیانی زووتر هەر ئەش بێ بکرێ ئللا ئەبێ بکرێ هیچ مەجای تیانە ینی ناکرێت تۆ ئەگەر یارمەتێکی هاوڵاتیانە بەی هەموو هاوڵاتەکانی وەکو یەک یارمەتێکە وەربگرێ چونکە هەیە پێویستی پێی نییە ئەسڵ نایگاتێ ئەرێ باوکم بە ویژدانتان ئێمە سێ کەسێنسان مێزە دانیشتوانێت چەند کەسێکی بەڕێزی جە چواردەوەرمان بێ کاممان ئاگامان لێ باعی چەندێ بۆ وڵاتی ئێمە کاممان ئاگامان لێ چی وەرگیرا و چی قەرزارە حکومت کاممان ئاگامان لێ چ شتێکی باشەیە من جاران بیرم دێ زۆر جاران باسەکەم زۆر زۆر کۆننا باسی 2012 بووەکەم کۆزی خەڵک تۆزێ باش بوو ئەمڕۆ باعێدرا بانی پیکا بەناو کۆڵانەکانە سوڕای و برنجی کۆ کردو ئەی بر ئەیکرد بە علەف لەو دی حدود گوناحێکی گەورەیە ئەمە ئەیکەین تۆ وەرە کاکە تۆ وەرە یام تەنها بەو کەسانەی بە کە شایستن بەڵام ئەوەی کە شایستە بوون وەری بگرن تێروتە سەل بیێرێ معقولانە بیێرێ وا بێت بەڕاستی ژیانی ئاسوو دەبێ بەشی بکە ئەوەی تریشی کە پێویستنێ ئیتر بۆ کابرا وەریگرە و بیکا بە علەف کارە باش بامان شێوە ممکنە خەڵک هەبێ نەتوانێ بیە ممکنە خەڵک بەس بە جددیمە خەڵک هەیە خواخواتی سیستەمێکی وابێ 24 ساعتی بێ و کارەبای موەری دەنەدا باشە کەسێکم پێریە 50,000ەیە ئەگە کارەبا نیشتیمانەکەیشی هەرە بێرە و 50,000 بەو چوارم پێرە هەرەوە مستحیلە لەوە زیاتر بە ئەمە چوارم پێرەکەی لەواتەکەت ئێستا خەڵک وای ئەوانم کردووە بە ئەزانی ئەمە بەڕاستی قسەکە تەواو تەواوە یعنی کاکسلم بە یارمەتی بەڕێزە قسەکە 100% تەواوە پێت ئەڵێم لە ستێکانە کە سوودیشی لێ نبینی خەڵک داد و بێدادێتی بەدەست کارەبای مۆلیدەوە کە ئەڵێ ئەگاتە 270 260 بە زۆرتر نەڵم کە هەنستی ئەڵێن گوایە زۆرتریژەکە بەس بەڕاستی من نازانم هیچ دۆکومنتێکم پێێنێت تا ئیسپاتی کە ئەو نەپارێ لە خەڵک گۆرجیرا باسی سەشتی واکەن بەس من نایزانم بەڵێ ئەوایە چاوەێ بڵێ یعنی ئەڵێن لەسەر 300 دینار کاکە زۆر زۆرە 22 سنتە 22 سنت تقریبا یعنی نیوەی ئەو پارێکە لە ئەوروپا وەرەگیری والله لێرە گوناحێکی گەورەیە ئەگەر ئەو پارێ بە مۆلیدە بدرێ لە هەمان کاتە تۆ بێ بتوانین دەست بە دەستن کارەبای 24 ساعتی دابین بکەی خەڵکەکە بە دڵخۆشیەوە ئەیە چون ئۆڕێدی تۆ دەسەنت زیاتر داوە لە هەموو کاتێکە تۆ دەسەنت زیاتر داوە ئێستا ئەمێنێتەوە ئەو کەسانە بدۆزیتەوە کە دەستیان بە ناشکوری نەبێ ئەوە نەکورتە خوا پێداونین ئیمکانەتی مادیان نییە ناتوانن ئەو پارێ دەفاکەن با حکومت دەعمی ئەمانە بکەش ئەو جەدوەلم دەستی خۆشۆنە تۆ بە پێی ئەمپێرەکانی بەراوردەکەت کردووە کاک سەلام ئەگەر سەیریکەی بە هەمووی کردووەمە باش ئەڵێم ئەگەر یەکێک لە سفرەوە بۆ هاوڕێیانەمەمان بۆ بێن نەپێشەوە گەڕین ئەگەر یەکێک لە سفرەوە بۆ 450 وحدەی سەرف کرد معناەیە تقریبا 3 ئەمپێر بە مستەمڕێ 3 ئەمپێری هەبێ ئەمپێرێ بە مستەمڕێ طبعا ئەو 3 ئەمپێرە ئەشگاتە 6 و 7 ئەشگاتەوە یەک بە معدلەکەی ئێمە باسەکەین وانە کاک ڕێوار معدل باسەکەین ئەگەر تۆ بە 150 حسێبیکەی لەسەری هەموو پارەکەی کاتە 6,000 لە مانگەکە زۆر ماخ بەڵام زۆر بۆستە لەو 6 با حکومت نیوەی بۆ با حکومت نیوەی بۆ خۆی نیوەی بۆ خۆی نیوەی ئەکاتە 33,000 بەڵام ئەگەر هات و 450کەی تەجاواز کرد ئەو حەقی لە چی سو تازە باش یە 900 وحدە سەرفەکە ئەگەر 900 وحدەی سەرف کرد پارەکەی بە 150 حسێبێکی ئەکاتە 135,000 لەو 135 حکومت با لە 145 بۆ بە کە ئەکاتە 6,000 با خۆی 74,000 باش ئەگەر یەکێک با بڵێن 1950 وحدەی سەرف کرد کە ئەترەوە زۆرە زۆرە ئەگەر 1950 سەرف کرد پارەکەی ئەکاتە 262 با حکومت لە 125 بۆ بە خۆی باقەکەی بە کە ئەکاتە 200,000 تقریبا ئەگەر بۆ کەسێکی شەوە سەرکایم کانێتی کاتێ باشە کێشی خۆ ئەگەر یەکێک تقریبا 3,000 وحدەی سەرف کرد و زیاتر پێڵی کاکەوەڵی من هیچت نامێت سۆ 3,000کە زەربی 150کە بکە تقریبا 450,000 500,000 پرسیارە لێرا بکەم ئەم 150 دەکەم تۆ داوناوە تاڵ بەڵێ من خۆم دامناوە بۆچی دامناوە ئەمەشم بۆچی داناوە ینی هەستەکەی حکومەتی شەمە دام نرخەدانێ بۆ خوا تۆوا داوناوەست دەگەم هەموو نردبوو بۆ ئەنجومەنی وەزیران چۆنە سیدیکە
حكومە لەسەر 100 دینار ڕێەکەوێ وی بینی وەکو مەسلەی شەکەکەی فۆیان ئەم 150 دەبووی بە ساگە ڕازی بن لا ئەخر خۆسا دەعمەکە ناکە بەڵێ 150 دەعمی بکەی خۆڵەسە کەم هەر کەمترەکە ئەگەر 150 دەعمیکەی ئاوا دەبەچێ وحدەکان 75 83 90 113 128 143 150 ئەو ها تەقسیمم کردووە طبعا من کە ئەمەم تەقسیم کردو زۆر داتام لا نییە ئەوانەی کە لە مەزیسی وزەران و ئەو جەماعەتە داتایان لایە چونکە ئەوان چۆن حسێبەکەن بزانن چەند خێزان هەیە کە ئێستا 450 چەند خێزانیان هەیە 450 چەند خێزانیان هەیە هەزاریە ئەو معلوماتە ئەوەی زیاتر مێشکت دەکاتەوە بۆ ئەوەی چی بکەیت و چی نەکەیت بۆ ئەگەر بە ڕۆژانە حسێبیکەی ڕۆژانە ئەوەی 450 وحدە سەر بکە 1125 فرسەکەوێ لەسەری هیچ نییە کەس نییەوە نەتوان بەڵام با ئیسان تۆزە واقعی بێ کە ئێماڵین خەڵک فەقیرەوە ڕاستە خەڵک فەقیرە ئەو کەسێک کە فەقیرە لە ماڵێکا 4 کەسن چەند کارتی مۆبایلە کڕن لە مانگێکە ئەتەرنێت نەکرێ دوو کارتەرە کڕێ باش ئینتەرنێت ئەتەرنێتی ژەوت 40,000 خۆ ئێستا ژنی پیر و پیاوی پیر خەریکی ئینتەرنێت ئەگەر ماڵەکەی پڕکاتۆ 40,000 باشە ئەبێت پارەی کارەبا لە مۆبایل و ئینتەرنێت کەمتر بێ نابێت نابێت اینجا ئەی باشە بۆ ئێمە مقارنەکەن بە هەندێک وڵاتی ئەوروپیانیان جۆم لێ بۆ بەڕاستیاڵە ئێمە زۆر گرانترین لە وڵاتان بۆن ئەڵمانیا نەرویجە سویدە ئەو کەسە من لەگەڵ برادێکی خۆشەویستە ئەو مقارنێم کردون تەواو نووسیوە لە ئینتەرنێت لەکوێوە زانیت لە ئەڵمانیا یا بەریتانیا لەکوێوە زانیت بەریتانیا لێرە هەرزانترە مەزدەری معلومەکەم پێ بڵێ وانێ چکە من لە لامە مەزەری معلومە وتی کاکە خزمی من و خزمی تۆش لەوێن ئەوانەڵێن خزمی من و خزمی تۆ لە چی ئەزانن لە وحدەی کارەبا زانن وڵات سنتە بۆ دێتەوە پێتەڵێن ئەو ئەڵێ خزمەکەی من چەندی سرف کردەوە قساکە تۆ لە کۆمپیوتەر و لە مرکزی کارەبای ئەوێ بپرسە پێدا 600 دینارەکە لە 600 دینارەکە کاکە لە ئەڵمانیا لە ئەڵمانیا کە ئەوڵە هەرزانترە لە سلێمانی 600 دەکا بولغاریا کەمترین سعرە بولغاریا تقریبا یەک تقسیم سی ئەو 600 280 ئەشەد و بیللا ئێران لەگەڵ سووریا لە ئێمە هەرزانتر بەڵام کاکە هەموو تاران هەمن ئێران خۆ دەزانی تورکیا بە مەساحە 2 ئەوەی عێراقە ئێران 2 ئەوەی تورکیایە یعنی 4 ئەوەی عێراقە کاکە تاران لە بەغا کەمتر کارە باسەراکە زۆر سێرە بەڕاستی ئێمە پێویستیمان بە وەعیکردنەوە هەیە ینی هۆشیار ببینەوە لەوەی کێمە چۆن کارە من ماوەی 10 ساڵێکیشە زۆر خەریکی ئەوم بەڕاستی ئەم سیستەمی سۆلارە هەر چۆنی بێ قەنەعەت بە خەڵک بکەن و بخرێتە سەر سەربانەکان من باوەڕی تەواوم بۆ ئەم کارەبا بێ بۆ هەموو ماڵێک بە بێ بیرکردنەوە چەند پەنەڵێکە خاتە سەر سەربانەکەی کە ئەمە خێر و بەرەکەتێکی زۆرە بۆ وڵاتە بە تایبەتی بۆ وڵاتە من هەموو جارێکەڵم لە هەموو شوێنێ گوتومە باوەڕ بکە مناڵەکانمان گلەیمان لەیەکەن گلەیەکە هەر گلەی تەبیعینە بەخوا زۆر مەسئولمانەکەن بەرامبەر بەو خێر و بەرەکەتی کە لەژێر قاچمانێ بە ملیۆن ساڵ کۆ بۆ تۆ ئێستا ئەمە زۆر بەبێ ویشتانانە و بەبێ ئینسافانە ئەیسووتێنین ئەکرێ سوود لە وزەی خۆر ببینین بەڕاستی ئەکرێت ڕاستی ئەگە کارەبای دایمی هەبێت تۆ ئەکرێ هەموو ڕۆژەکەت کۆمپلێت بۆ خۆت کارەبای خۆ تۆلید کە ئیتر ئەمە کەروبەرەکەتێکی باشە و بە حکمی ئەم یاسانوێش کە لە وەزارەتی کارەبای حکوومەت یێرەم دەرچووە ئەم بە کوردی بە کورتی ساقی و باقی پێڵێن یان گەڕانەوەی وحدەی کارەبای پێڵێن بۆ شەبەکەی و تۆڕی نیشتیمانی ئەویش خێرێکی گەورەیە تۆ ئەگەر شەو لە ماڵێشەوە بە ڕۆژە ماڵێشەوە نەبیت شەو کارەبات پێویست بێت ئەوەی لە ڕۆژە بەرهەمی دێن و ئەچێتەوە تۆڕی کارەبا بە شەو کە وەرە گرتەوە حسابە بۆکرێت و ئەو پارێ لە حساب نابێت بەڕاستی خێرێکی گەورەیە ئێمە ئەبێ هەر چۆنێکی بێ هەوڵ بین ئەم سیستەمی سۆلارە بەبێ پاتری بەکاربێنین بۆ ئەوی بەبێ پاتری بەکاری بێنین و ئەم پاتێ زۆر نەیەتە وڵاتەوە ئەو کاتانی مە بەسێک تۆ کاربای کاژمێری توانی کارەبامان ناوێت باتی بەکاری بێ بڵێ کارەبا پاتریمان نایە زۆر مهمە ئەم پاتریە بەڕاستی ترسێکی گەورەشە لە ماڵان ئێستا نازانم ئەمڕۆ بوو بەخوارە کوێ بیستم بە ڕێزە وتیەکە لەم پاتێلی سۆمانە تەقیوەتەوە خەسارەیەکی زۆری یاوە الحەمدولە گیانی نییە ماڵیە چونکە باوەڕم پێ بکەن لە هەر شوێنێکا کە دا ئەندێت دوور بێخوا من زۆر تەئیدی دانانی یەکەم لەبەرەوەی ئەمێ دوورکەمەوە
لە بەکارهێنانی ئەو کارەبایی ئۆنلاین بێ بۆ ئەوەی یەکسەر لەگەڵ گریدا بەڵێ ئۆنلاین بێ بەبێ پاتی بێ بەس دانانی ئەم پاتیانە و هێنانی ئەم پاتیانە بەم سیستەمەی ئێستا حکوومەتی هەرێم هەیەی و هیچ جۆرە لەژێر هیچ جۆرە سنسۆرەکانی و هیچ جۆرە کۆنتترۆلێکی لەسەر نییە بەڕاستی گوناحێکی گەورێ چونکە بەڕاستی کەس نازانێت چی دێتە وڵات و دوور بێخوا بشتەقێتەوە بەخوا خەسارەتی گەورەمان لێ ئەگەر سێری تەقسیمی وحداتکەین ئێمە ناڵێن لە 0 بۆ 450 دوای لە 450 بۆ 900 هەزە بەعزە کەزەڵێکەمە ئەزانی کاکە لە ئەردەن و میسر کە خەڵک زۆر باسی مسرەکەمانە ئەوان چۆن وحداتیان لە 0 بۆ 160 لە میسر لە 0 بۆ 80 بۆ 90 هەیەی بڵێ ئەمەگە کەمی کردوتەوە گوشی وێتی ڕاستە سعرەکەیکەمە بەس ئەوان لە ئەوڵەوە ڕاهاتون کە نابێ کارەبا بە فێڕۆ بدەن کە نابێ ڕوا بکە وەزارەتی کارەبا من لەوێ نیم بەڵام ئەبێ دیفاع لە حەق بکەیت وەزارەتی کارەبا یعنی هیلاک بۆ بەدەست خەڵکەوە هیلاک بووە بەدەست حکوومەتیشەوە وەزارەتی کارەبا هیلاک بۆ بەدەست حکوومەتیشەوە مثلا حکوومەت ئەوە محەڵەی هەیە و حازرە ئەڵێ وەقودم نییە بدەمێ ئیش پێ بکەیت وەکو ێسارەیەکی ئاخر مودێلێت تێ بەس بنزینە نیژێر بۆ خۆی سەیری اینجا چەندی تێ تۆ بە منە وتی بۆچی 150 داناوە ئەگەر محەڵەیەک بێ بە غاز ئیشکا چەندی تێکی هەمانە بەس بە غاز نەک بە گازنا بە دیزڵ ناڵم ئەگەر بە دیزڵ ئیشی پێ بکەی وەکو دیزڵی لۆریەکان و ئەمانە چوار قاتەکەوێ چوار قات لە کاک سەلام هەموو وەلیدەکانی ناوگەڕک ئەبەوە بەکارێن چ کفرێکە چ زەرەرێکە ئەگەر بە دیزڵ ئیش پێ بکەی حکوومەت هەڵەوەشە هەر هەڵەوەشە حکوومەت لەبەر پارەیانی دیزڵ چوارقات و بەعزە جار چوارقات و نیوی گازەکەی تێچێ اینجا سیانەی وحدەکان کە بە غاز بێ زووزووە بێ سیانەی بکەیت بەس ئەگەر بە گاز بێ پاک و تەمیزە ئەوگە سیانەی ناوێ لەو ناشەو زەرەری چکاکەی جەنەریتەرەکانیش تەحملیان زیاتر تەحملەکە اینجا من ئەمانەم هەموو حسێب کردووە و ئەم ئەرقامانەی کە هێناومە لە وەزارەتی کارەبای بەغاش هی تازیان بۆ نردم خوبەراکانی ئەوێ هەموو ڕەفیق بن بۆیان نردوم ئەگەر بە غاز ئیشکاچەنی تێچێ ئەگەر بە دیزڵ اینجا ڕەفیقێکم گلەیم لەکە ئەڵێ غازەکە هی خۆمانە بۆ تێکڵاوی سعرەکەیەکەی باش خۆی سێ بەڵێ خۆی ئێمە لە مستەسمری ئەکرین بە 3.2 وانە زۆرە یا کەمیان من حەقیەوە منێ مەزمووی ئێستا ئێمە بە 3.2 وەریەگرین بەس خۆ ئەو غازەش تۆ لە مستەسمریچکەی وەرەگری چکە غازەکە نە تۆ دەری هێناوە نە تۆ تەسفیە و کردو نە تۆ نەقلیەکەیت وانێ ئەوش مستەسمری چکەی ئەبێ پارەی بیتە خۆ پارە خۆ ئەمە دوومەڵان و نازانم هین نییە لە عەرزەکان ڕوابێت و بێ بهیت ئەوەش مستەسمری چکە دەرێنێ ئەبێ پارەی ئەوەی بیتە ئەبێ پارەی ئەو غازەی بیت و ئەو وەختانی کە پارەی نایەنێ کابراوە تاچی فرۆشێ بە جنوب بۆ ئەی فرۆشێ بە بەغا لەبەر ئەوە ئەم مۆزوع ئەبێ دیراسەتێکی زۆر تەواو بکرێ پەلەپەلیتیانەکرێ حتا ئەگەر پەلەپەل لەوە ئەەکەی کە زوو بیکە بیسوارەکە لە سیعرەکە زۆر پەلەمەکە ئەسڵەن ئەوەی سوارستەکەی لەکوێ ئەوە سێ حکوومەت ئیشەڵا ناوەستێ نازان نانامە بەسم بۆ سیعرەکەی بۆ سعرەکەی واتەوە ئەگەر بە قسەی من بکەن ئەگەر بە قسەی من بکەن و دەعمەکە بنووسن بۆی خەڵکەکە لەبەر چاوی بێ چەند دەعم کراوە دەست پێکا لە حدودی لە 6 دینارەوانێ تا تقریبا 150 لەوەوە دەست پێکا بۆ ئەوە یعنی بەپێی بەکارهێنان ئەی تەسەور ناکەی بۆ نمونە پێشتر پێشنیارێکە بوو ئەو کاتە بۆ سیتیەکان بۆکو بە سیستەمی پریپیدەکە کە 156 داوایان کرد بکرێ بە 100 حکومەتی دیراسیەکەم بەستێتەوە بوو هەڵۆشار ینی مەبەسمێ ئەگەر بۆ نمونە 100 دیاری بکرێ یا 156 خراپە بۆ سیتی بۆ خراپە ئەمە ئەوانی شەگرێتەوە کە ئەم سیستەمە بوو بە بچواکە ئەگەر زۆر سەرفکرێتتر زیاترە بێ بێ مەبەستمەوەیە ئەمیشە چێتە ناوم سیستەمی نازانمەوە دایری کارەبازانە بەڵام ئەوەی کە من ئێڵێم معقول نییە تۆ تیجاری بە 156 ئەوانە سەکەنێکیش بکەی بە تیجار کاکە کابرای تیجاری پارەی پێەکە ئەمیتر ئەم خۆی پێگەر بکاتەوانە فەرقی هەیە مەوزوعەکە اینجا ئەگەر ئەمان بێن دیراسەی
هەیئەی کارەبای ئەردەن بکەن چۆن تەقسیمی کردو زۆر استفادەکەن لە ئەردەن ئەمن وا جای کردوتەوانەیە یعنی بە تەواوەتی علمی تیا بەکارهێناوە مەسەلەن دوکانێکی سەر کۆڵان کە خزمەتی هەمومانەکە لە کۆڵانەکە شتێککە پێویست بوو سوازی سارەکە و نابی بچی بۆ مۆڵێک کرێەکەی وەکو مۆڵێک حسێب ناکە ئێستا لێرە ئەوە تیجاری و ویشتی جاریە ڕاست نابێت ئەسانی ئێمە هەستەکەن ینی کێشەی دیراسەکردنمانی وەکو دیراسە ینی پێشتر دیراسی ئەم قەزیە ناکرێت یەکسە بڕیاری لەسەر سێریکە نابێت تۆ بێ بانکێک کە بانکی هەیە کابرا لەگەڵ کابراایکی دوکاننا لەسەر جادە سەوزا فرۆشی هەمان حسابی بۆ نابێ اینجا من یەک شتی ترتان وەکوشینێک پێڵێ ئێمە تقریبن 11 میلیۆن مۆبایلمان هەیە ئەم 12 میلیۆنە ئەگەر شەحنکەی چەنی کارەباوێ چەنی کارەباوێ هەڵاتۆزانوانێ اینجا با پێ بڵێم ئەم 12 میلیۆنە کە شەحنەکەی کارەبای تقریبن 6,000 ماڵ ئەیتێ کارەبای 6,000 ماڵی ئەیتێ چیە پارەیە حکومە بۆ بیا کۆمپانیەکەمە بەسێ کە حکوومەت بۆ چی بیا تۆ هەلاو هەلاوی پێەکەی وەکە چێ بەسەرتەوانە شێر و خورشیتی پێ خوێریتەوانە و قسەی خۆی پێەکەی ئەبێ ئیتیساڵات بێتە سەر زۆر باشە من کاتەکەم ئەو نەی نەما بەسەگە و پرسیارە لە جەناب بکەم ینی هەر بە ماڵێک وەرگری ماڵێک سپلیتێکی هەیە بۆ نمونە لە ساڵێکی جلشتنی هەیە بەڵێ باشە گریمان کابرا هەر بۆیلەرەکەی هەر هەیە بۆیلەرێکیە چوزانم ڕەنگە 15 گڵۆپیشی هەبێ ئەوەی تر سەلاجێشی هەیە مجەمیدێشی ئەمە پێداویستی ماڵین ئەوە گەیشتە 1300 ئەمە چەندێ سەرفەکانی بەڕاستی لە بەڵێم چی سەلاجە 2.2 چەند گڵۆپێکیش با بڵێن 1 کیلۆواتیش گڵۆپ سەریکە سپلیت تۆ چەند ساعتی بۆ دانی معدل ئیش ناکەیت خۆتۆ 8 ساعت گریمان وانی هەر ئەوە ینی تۆ 3 کیلۆوات ئاوەر هەمیشیان ڕسالەوە 2 ساعت 3 ساعتیش پێکرد بەساکە بڵێن 2 ساعتیش پێکەکارەوە نە 6 کیلۆوات ئاوەر هەمیشیان تقریبان 1 کیلۆوات ئاوەر هەمیشیان گڵۆپەکان تقریبان 6 کیلۆوات ئاوەر 43 کیلۆوات ئاوەر بە یەک ڕۆژ 43 کیلۆ زۆر ئەگەر ئاوا حسابیکە ئەمیان زۆر بە ئاسانی و بە سەریعی ضربم کردوت 43 ضرب 156 يعني تقريبا روجانا 6,000 ديناري بۆ دێتەوە ڕۆژانە 7,000 تقريبا حوتەکە زەربی 1250 صرف کردو زۆری صرف زۆر ئەوە زۆر دەخۆکاک سەلام ئەمە منطقە ینی هەیە ماڵی هەرەوەی هەیە منیی زیام وتووە لەمە نخێنەوە هێدیکە من ناڵم ئەم سیعرانە دەعمی نەبێ ئەبێ دەعمی هەبێ ئەنا زۆرەکەی لە سەهاڵاتی و دەعمەکەش بۆچی مهمە دەعم ئێستا تۆ ئەڵەی فەقیر من لە سا هەفتای بۆ ئەیان بڵێ بڵێ دوای ئەوە ئەبینی فەقیرەکەش ڕاهات وانە بڵێ ئەوەی زۆر دەوڵەمەنیشە هەم ڕاهات بڵێ متەوەستە حالەکەش ڕاهات ئەو سادەعمەکە کەم کەرە لە هەفتاوە بیکە بە 65 بیکەبەوە دەستخۆش من تاییدی بەڕێستەکەم لە ساسە لە بیداتە نابێ خەڵک ئەو هەبێت نەخێر بەی شێوەیە حتا ئەگەر ئەوەی 450 سەرفەکە ئێستا ڕئیسی مەجلیسی وزەرا ئەمرێ دەرکا بڵێ فەقیرەکانەوەی 450 هەر پارە بانێن هیچ ناکات ڕاست من ئەگەر تۆ پێم بڵێ من ئەگەر تۆ پێم بڵێ حەزەکەی وڵاتەکەت هەمووی جادەی قیر بێت و ماڵەکان هەمووی بە خەنووی مۆدێرن و کۆنکرێت ئومێدی ئەوە ئەخوازم من ئومێدیەوە ناخوازم خەڵک شتی نەبێت ئەم کارەبای 24 ساعتی یەکێکە لەو کەمالیاتانی کە ئەبێ هەبێت نە کەمالیاتیان وڵا کەمالاتی ضرورەتێکی حیاتەوە ئەبێ هەبێت ئەمڕۆ بەڵام ئەبێ ئیتە وردەوەرە خەڵک فێری ئەوەکەی کە چۆن بتوانێت ئەو ئیسرافی کە تا ئێستا تێکتا وردەوردە کەمی کاتەوە ئەو نەبەکارنێنێ بە عکسەوە کارێکی واش بکرێت ئەو خەڵکی کە بە جدی ئیمکاناتی ئەوەی نی ئەو پارێبە بە شێوەی لە شێوەکان لە حکوومەتەوەی تۆ چۆرە دیەکە تێ لە شوێنەکە بڵێ بۆچی ئللا بێجادەیەکی قیری بۆ بەری ئەو نەمەترپان بێ وابێ جادەیەکی سەبێزی زۆر لە هەموو ئەوروپاش وەڵام هەویرە ئاوی زۆرێ بزەبدانی ئێمە توانێکە باوکاریەوە گەر ینی ویسمان
ئەتوانین قسەی زیاتری لەسەرکەی من زۆ خۆشحاڵ بووم کاک سەلام خەزاز شارەزا لە بواری کارەبا کاک ڕێبوار عومەر ئەندازیاری کارەبا من سواسی تۆکەم بەڕاستی بەردەمەکەت بە پێت بوو دەستی خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم من زیاتر چاوەی شارەزا لەگە منابوون زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوە گوێسە بینەری حەڵپرسیان بەخواتان ئەستن و خواتان